بەهاری 2023 هێزەکانی ئەمریکا و هاوپەیمانان ڕژێمی باسییان ڕووخاند و ڕیکلامی عێراقی هیوا و ئاشتیان بڵاو کردەوە کە گوایە دیموکراسی ڕاستەقینە لە سەرتاسەری وڵاتەکەدا دەچەسپێنن. بەڵام لێکەوتەکانی ئەو داگیرکردنە عێراقی کردە وڵاتی شەڕی تائیفی و پاکتاوی پێکاتەکان و وڵات و حکومەتێکی فاشیلی وەدیهێنا کە هەمیشە لە ڕیزبەندی یەکەمی وڵاتە گەنداڵەکانی دنیادا خۆی دەبینێتەوە. عێراقیەکان لە ماوەی 18 ساڵی ڕابردوودا بەردەوام لەگەڵ دەرهاویشتەکانی تراژیدەی وڵاتەکەیاندا ژیاون و لە پێناوی ڕاستکردنەوەیدا قوربانی زۆریان پێشکەش کردووە. ئەوان باش دەزانن کە لێکەوتەکانی داگیرکردنی وڵاتەکەیان سیاست مەدارە خاین و فاشیلەکانی بەسەر گەنجینەی عێراقی پڕ لە خێردا سەپاندووە و خەزێنەی وڵاتەکەیان خاڵی کردووەتەوە کە ئەوەندە بەسە کە بودجێ ڕاگەیەنراوی دوای 2023 بۆ ئێستا دەگاتە نزیکەی 2 تریلیۆن دۆلار. بەڵام وڵاتەکە زیاتر لە وڵاتی ئەڵمانیای دوای جەنگی جیهانی دووەم دەچێت و هاوڵاتیان بڕوایان بە سیاست مەدارە سەرمایەدار و مافیەکان نەماوە. ئەوەی جێگەی سەرنجە ئەمریکیەکان گلەی لە دۆخی خوڵقێنراوی وڵاتەکە دەکەن کە بەرەنجامی داگیرکاری خۆیانە. دەڵێن بەردەوامی ئەو دۆخە ئاسایشی عێراق لەناو دەبات وەک بڵێ عێراق لە دۆخێکی زۆر ئارام و نۆرماڵدایە و تەنیا بە موشک بارانکردنی بنکە و بارەگاکانی ئەوان تێک دەچێت. ئەمریکا و هاوپەیمانەکانی کە لە پێناوی جەنگی داعشدا چاوپۆشیان کرد لە شەرعیەتدان بە گروپە میلیشیایەکان و چەتری ئاسمانیان بۆ پێکێنان و بوونە هاوپەیمانی ڕاستەقینەیان تەنانەت گوشاریان خستە سەر هەندێک لایەنی کوردیش بۆ ئەوەی بە پاساوی جەنگی دژە تیرۆر دەنگ بدەن بۆ میلیشیانە تا ببنە بەشێک لە هێزە چەکدارەکانی عێراق بەبێ ئەوەی ئەو لایەنانە هەمان گوشار بکەن بۆ ئەوەی هێزی پێشمەرگەش هەمان شەرعیەتی یاسایی وەربگرێت. کەچی ئەمڕۆ دەنگدەران بۆ میلیشیانە لە هەمووان دەنگیان بەرزترە لە ناڕەزایی دەربڕین و ئەو گروپانە بە تیرۆریست و مەترسی بۆ سەر عێراق ناو دەبن. چاودێرانی سیاسی بڕوایان وایە لە دوای جەنگی دووەمی جیهانی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە زۆربەی جەنگەکانیدا سەرکەوتوو نەبووە. ئەوە بوو کۆریای کردە دوو بەش و ڤێتنامی کردە گۆمی خوێن و بە تێکشکاوی لێی دەرچوو. لە دوای نزیکەی 20 ساڵ لە جەنگی ئەفغانستان ئەو وڵاتە دەداتەوە دەستی ئەو هێزەی کە بە بیانووی تیرۆریستبوونی وڵاتەکەی داگیرکردن لە عێراقیش هەمان ئەزموونی دووبارە کردەوە. بۆیە ئاساییە تاکتیک و استراتیژەکانی بەو ئاکامە بگەن بۆ ئەوەش شانی خۆیان لە ژێرباری کردەوەکانیان خاڵی بکەن دەیانەوێت ئەنجامی کارەکانیان بخەنە سەرشانی ئەوانی تر. عێراقی هیوا و ئاشتی ئەمریکا ئەمڕۆ دیلی ئەجەندای وڵاتانی ناوچەیی و جیهانیە و ئاسۆیەکی ڕوون بۆ داهاتووی نابیندێت. بۆیە کێشەکەی زۆر لە قوڵترە کاتێک گفتوگۆی ئەتۆمی لە ڤیەننا لە شکست نزیک دەبێتەوە. دەبێ بەغدا و هەولێر باجەکەی بدەن. وێرانەی عێراق دەبێت لە بناغەوە ڕاست بکرێتەوە. هەنگاوی یەکەمیش لە بڕینی دەستی بێگانە و نۆکەرانیەوە دەبێت کە ساڵانێکە بڕیاری بەغدایان زەوت کردووە.